سەرنجی پێشەنگ چۆن یارمەتی پەنابەران بدەین. دیمەنە دڵتەزێنەکانی سنووری بەلاڕوسیا و پۆڵەندا ناخی هەمووانی هەژاندووە و ئارەزوو یارمەتیدانی پەنابەران بێگومان خواستێکی گەورەی مرۆییە. لەبەر ئەوەی دەرفەتەکانی یارمەتیدانی پەنابەران سنووردارە، ڕەنگە زۆرێکیش پێیان وابێت کە هیچ ڕێگەیەک نەبێت بۆ یارمەتیدانیان. ئێمە لێرە 5 ڕێگە ئەخەینە ڕوو بە هیوایی دەرگابکاتەوە بۆ ئەوانەی خواستیانە یارمەتی پەنابەران بدەن. یەکەم، ئەوە درک بکە کە لەگەڵ خواستی یارمەتیدانتدا تەنهانیت و بێگومان کەسانی نزیکی دەوروبەرت هەمان خواستیان هەیە. ڕۆشنە کە کاری پێکەوەی سوود و کاریگەری زیاترە تا کاری تەنهایی. بۆیە لە هەنگاوی سەرەتادا ڕاوێژ لەگەڵ کەسانی نزیکت بکە و لەسەر ئەم بابەتانە بدوێن و هەوڵ بدەن بە دەستە جەمعی کار بکەن. دووهەم، بەشداری گفتوگۆکان بکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕ و میدیاکاندا لە پاڵ ماف و خواستەکانی پەنابەران ڕاوەستە و بەرپەرچی هەموو ئەو ئیدعایانە بدەرەوە کە بە گومانەوە لە پەنابەران ئەڕوانن یان دۆخەکەیان بە کەم وەردەگرن. هەمیشە لەسەر ئەو بنەمایە بدوێ کە پەنابەران قوربانی هەم سیاسەتەکانی دەسەڵاتدارانی کوردستان و هەم سیاسەتی وڵاتانی ئەوروپان. سێهەم، کۆبەکی ئەو ڕێکخراوانە بکە کە یارمەتی دەگەێنە پەنابەران و جەنگی بەدەستهێنانی مافەکانیان دەکەن. لە پێشهەموویانەوە فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی کە لەم مەیدانەدا مێژوویەکی درێژ و پڕئەزموونی هەیە. هەموو کۆمەکێک جێگەی خۆی کرێت لە بەڕێبارێکی بچووکەوە تا بەشداری لە کەمپین و چالاکی و ناڕزایەتەکان تا ئامادەی نیشاندان بۆ کاری خۆبەخشانە. چوارهەم، بەشدار بە لە فشارهێنان بۆ دەسەڵاتدارانی کوردستان و عێراق و کاربەدەستانی وڵاتانی پەیوەندیدار کە بەرپرسیارەتی نیشان بدەن و لە نیکەم پێداویستیە سەرەتاییەکانی پەنابەران لە ئەستۆ ببن و لە تراژیدیای گەورە ڕزگاریان بکەن. پێنجەم، ئەگەر یەکێک لە زمانەکانی وڵاتانی ئەوروپا ئەزانیت هەوڵ بدە لە ڕێگەی پەیوەندیکردن بە ڕێکخراو و لایەنە مرۆڤدەستەکان و دەستگاکانی ڕاگەیاندن کاریگەری دابنێن لە سەر نیشاندانی هۆکارەکانی پەنابەربوون و پێویستی هاوکاریکردنی پەنابەران تا کاریگەری لەسەر ڕای گشتی دابنێن لە بەرژەوەندی پەنابەران. لەم دۆخە دژوار و سنووردانانی گەیاندنی یارمەتیدا ئێمە ئەم خاڵانە پێشنیارەکەین. ئەگەر ئێوەش هەر بیرۆکێکی تر یان ڕێگەیەکی تر بە گونجاوەزانن، ئەوە پێشەنگ تیڤی لە خزمەتتاندایە و دەتوانن لێرەوە بیرۆکەکانی خۆتان بگەێنن. هەروەها ئومێد دەکەین 3 هاوڕێت لەم خاڵانە ئاگدار بکەیتەوە بە تاکردن یاخۆت ناردنی ئەم ڤیددیۆ بۆیان. هەروەها بانگەوازیان بکە کە ئەوانیش بیرۆکەکانی خۆیان بۆ یارمەتیدانی پەنابەران بخەنە ڕوو. هەڵبەت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا زیاتر لە سەر ئەم بابەتانە ئەدوێن کە پێویستە چی بکرێت تا خەڵکی ناچار بە ژیانی پەنابەری نەبن.